ئەوەی کەوڕۆکانە بۆ سێهەمجار پێشانگای کتێب لە شاری کولتور لە شاری ڕۆشنبیری سلەیمانی دەبینم گەلێ خۆشحاڵم. ئەو پێشانگای کتێبە بە تایبەت کتێب زۆر پێویستە بۆ گەنجانی ئەو ڕۆی کوردستان، زۆر پێویستە کە خوێنەرانمان کە لاوانی کورد کچان و کوڕان ئاشناکەین بە خوێندنەوە و ئەو جۆرە پێشانگایانە بەبێ ئەولا هانی خەڵک دەدەن، هانی گەنجان دەدەن، هانی لاوان دەدەن کە بتوانن لەگەڵ کتێب نامۆنە بن، لەگەڵ کتێبدا ئامێز یەکتردا بن. کتێب یەکێک لە هەرە باشترین یاریەکان و یەکێک لە هەرە یارەکانی کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگایە. هیوادارم کۆمەڵانی خەڵک هەموو ساڵێ بێن لەو پێشانگایە ئەو کتێبانەی کە دایانەوێ بتوانن بە سێرێکی باش پەیدای بکەن. من بەڕاستی پیرۆزبایی دەکەم لە هەمووی بەڕێوەبەرانی پێشانگاکە، پیرۆزبایی دەکەم لە شاری سلەیمانی کە ئەم جۆرە پێشانگایانە بێتە ئەو شارەی و ماوەیەک دیسانەکانە حەڕەکەیەک جنبجۆشێک لە ناو خەڵکدا پەیدا دەکات کە هیوادارم کچان و کوڕانی شارەکەمان بێن و ئیستفادەی لێ بکەن.